ئەم ڕێژە زۆرەی هاندەرانی ئامادەبوو لەم یاریگایە هۆکاری بەڕێوەچوونی خولێکی بەهێزە لە نێوان تیپە میلیەکانی شاری هەولێر کە ساڵانە لە مانجی ڕەمەزان بەڕێوە دەچێت و زۆرترین تیپ و یاریزانە ئاست بەرزەکان بەشداری تێدا دەکەن. ڕوبەڕووبوونەوەی تیپی زەریا و کوردستانیش وای کرد هاندەران بە تام و چێژەوە چاوەڕوانی دەستپێکی یاریەکە بکەن. یاریەکە تەنها لە نێوان دوو تیپی بەهێز نەبوو، بەڵکو لە نێوان دوو ڕاهێنەری ڕکابەریش بوو، لە نێوان ستار و لوقمان. یاریکردنی یاریزانە ئازبەرزەکانی خولی کوردستان و یاری پێکردنی یاریزانی پیشەگەریش گڕوتینێکی جیاوازی دا بۆ خولەکە و بە تایبەت ئەو یاریە. لە نیوەی یەکەم تیپی زەریا بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک پێشکەوت، بەڵام لە نیوەی دووەم توند و تیژی کەوتە نێوان یاریزانان، بۆیە 2 یاریزانی زەریا و یاریزانێکی کوردستان بە کارتی سوور کرانە دەرەوە. کەمی ڕێژەی یاریزانانی تیپی زەریا وای کردبوو تیپی کوردستان فشارێکی زۆر بخاتە سەر گۆڵەکەیان، بەڵام بارزانی گۆڵپارێز و بەرگریکارەکانی تا دوا خولێک وەڵامیان نابوو بەڕووی گۆڵەکەیان. لە دوا خولەکی یاری ڕیڤان ئەحمەد کاپتنی تیپی کوردستان گۆڵ یەکسانی بۆ تیپەکەی هێنایەوە. لێدانی یەکلاکەرەوە تاکە ڕێگای دیاریکردنی پاڵەوان بوو. تیپی کوردستان بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتوو بوو بووە پاڵەوان. یاریەکە یاریشی زەحمەت بوو بۆ ئێمە لەبەر ئەوەی فەریقی زەریا تەفیرەکەش باش بوو، تیپێکی باش بوو، ئامادەکاریش باش کردبوو، من لەوان زیاتر ئامادەکاریم کردبوو. ئەمڕۆ هاتبووم بۆ نوکامیش کردمە، نوکامی خۆم کردمە دۆزەخ، هەموو هەوڵەکانی خۆم سەر کردەوە لە سەر تیپی بەرامبەر. من بەغەڵەت گۆڵم خوارد، بەڵام شوێتی دوم توانیم تیپەکەم ڕێک بێخمەوە، تیپەکەم چاکەم بێمە لێگلاکەرەوەی سزا دڵنیاش بووم. خوای گەورە بە من دەبەخشی لەبەرەوەی زۆر دوعام کرد، زۆر ماندوومە بۆ تیپەکەم، لە بۆ تیپەکەم زۆر دڵسۆزم، کوڕی فەقیرن لەکنم، شەبابی خۆم پێ ڕەمگەیاندە لە نادیەکانن. ئەمە بەسیگەجی فراوان وەردەگرین، 2 ساڵ یەکەم دەبین، ئەو ساڵش یەکەم دووەم بوومە. بەڕاستی زۆر سوپاسی لاعیبەکان دەکەم کەوا زۆر بە جەنگاوەرانەیە یاریان بۆ تیپەکەم کرد، دەستخۆشیان لێ دەکەم، دەستخۆشی لێوە دەکەم، حتمەن ریاضیە و بەسیگەجی فراوان وەری دەگرم. تۆپانەیە لەخوای بەزیادبی ئینشاڵڵا لۆساری ئایندە تۆرێ دەکەینەوە دەبینێ یەکەم. دوای یاریەکە خەڵاتەکان دابەشکرا بەسەر لیژنەی بەڕێوەبردنی خولەکە و ناوبژیوانان و ڕاگەیاندنەکان و باشترین گۆڵپارێز و باشترین یاریزان و خەڵاتی تیپی نمونەیی. دواتر خەڵاتی یاریزانانی تیپی یەکەم و دووەم لەگەڵ جامی پاڵەوانتیەکە. ئەم پاڵەوانتیە ساڵانە لە مانجی ڕەمەزان لە یاریگای بارزانی نەمر ناسرا و بە یاریگای زانکۆ لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. بۆ ئەم ساڵیش 124 تیپ بەشداریان تێدا کردبوو. حسێن محەممەد کەناڵی پەیام هەولێر.